بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ڕۆیای حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا بۆ پرسی ژینگە لە ستۆدیۆ میانداری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان ستیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکنی ژینگەمان کردووە. مامۆستا بەخێراتی. سەلامت بی. سپاس مامۆستا. مامۆستا تا ئێستا پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بەڕێوە چوون بۆ پاراستنی ژینگە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بە بۆنەی تێپەڕبوونی 4 ساڵ بەسەڵ بەسەر دەستپێکردن و ڕاگەیاندنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا کابینەی نوێم بۆ ئێمە لە بەشی خزمەتگوزاریەکان لە مادەیدا لە کارنامەکەیدا بە دروشمێک دەستی پێکرد کە دوجار ئەو دروشمە ئێستا لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا بووە بە چۆن دەڵێ ڕێبازێک کە فەرمانگەکانی ژینگە و دەستەی ژینگە لە سەری دەڕۆن. ئەوی دروشمەکانی کردە. بەڵێ یەک دروشمی سەرەکی کە دەڵێ ژینگە گەورەترین سەرمایەی هەرێمی کوردستانە. کەواتە لە هەموو ئەو سەرمایانی کە هەیە دوجار ژینگەکە گەورەترین سەرمایە. لێرەوە دوو خاڵی سەرەکی لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کراوە. یەکەم هەڵمەت بەردەوامبوون لە هەڵمەتی هۆشیارکردنەوەی ژینگەیی، دوو کەمکردنەوەی زیانەکان. ئەو هەڵمەتی هۆشیاری بێگومان لە ڕێگەی فەرمانگەی هۆشیاری و ڕاگەیاندنی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە دەستە و لە فەرمانگەکانیدایە کە خۆشبەختانە لەم کابینەیەدا تاوەکو کابینەی هەشت ئێمە فەرمانگەی ژینگەمان هەبوو لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە گەرمیان، لە ڕاپەڕین. ئێمە ئەو 5 شوێنمان هەبوو. لەم کابینەیەدا توانرا 3 شوێنی دیکەی تەواوکەین، یعنی ئیتر هەرێمی کوردستان ئێستا هەر 4 پارێزگاکە بۆ ماوەی چونەڵێلەیەکی حوتی 2022 فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دەست بەکار بوو، فەرمانگەی ژینگەی سۆران دەست بەکار بوو، ئێستا فەرمانگەی ژینگەی زاخۆش کراوەتەوە. پێویست بوون فەرمانگانە. بەڵێ سوودی کردنەوەی فەرمانگەکە بۆ ئەو پێویستە لە سنووری هەر پارێزگایەک یان لە سنووری هەر ئیدارەیەکی سەربەخۆ چالاکی ناوەستێ، مانایوا بە بەردەوامی پرۆژە دەکرێت. ئەو پرۆژێ چی کردووە؟ ئەو پرۆژێ لەوە بەرهێنان مۆڵەتی وەرگرتووە، چۆ بۆ شارەوانی زەویەکی پێداوە، چۆ بۆ کشتتوکال پێی گوتووە تەواوە ئەو زەویە کشتتوکاڵی نییە و دەتوانی بەکاری بێنی بۆ پرۆژەکەی خۆت هاتۆ بۆ ژینگە. کە ژینگە نەبێ لەوێ تووشی گرفتە بێت، چونکە ژینگە پێی دەڵێ دەبێت دووریەکرد لە دانیشتوان، ئەوەن دەبێت دووریەکرد لە سەرچاوەکانی ئاو ژێرزەوی سەرزەوی، ئەوەن دەبێت لە فەرمانگەکانی دیکە ئەوەن دەبێت لە هەمان کاتدا ئەبێ چۆن دەڵێ راپۆرتی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیت کرد بێ، دەبێت بزانین تۆ پاشەڕۆکانی ئەو کارگەیەت ئەو دامەزراوەیە چییە؟ هەوە ئەغازیە یاخود شلە یاخود ڕقە، چۆن چارەسەری ئەەکەی یەبێ یەکەی چارەسەری ئاوەڕۆ. ئەم هەموو بابەتانە کاتێکە لە ئیدارەیەکی سەربەخۆیان لە پارێزگایەکە فەرمانگەی ژینگە نەبێ، ئەمانە هەمووی بە تێپەڕ دەبێت و تووشی گرفتمان دەکات. لە ڕاستی مامۆستا لە ماوەی کارکردنی بەڕێستانە وەکو سەرۆکی دەستەی ژینگە پشکنیتان بۆ چەند پرۆژە کردووە؟ بەڵێ ئەتوانین بڵین ئەگەر هەر هەموو ئەوانە کۆبکەینەوە ئێمە لە ڕێگەی تاقیگەکانمانەوە ئەو تاقیگانی کە هەمانە دەبێت پشکنین بکەین. کۆی پشکنینە تاقیگەیەکان ئەوانەی کە کردومانە لە ماوەی ئەو 4 ساڵە نزیکەی 104,000 بووە. 104,000 کۆی هەموو ئەو پشکنینانەیە کە دەبێت بکرێت بۆ هەموو ئەو سامپلانی کەوا وەردەگیرێ. ئەمە جگەلەوەی بە دوواداچوون و پشکنینێکی دیکە هەیە بۆ ئەوەی کە لەو ساتە وەختەی ئەو بەڵێننامەیە وەردەگیرێ کە ئەم بەڵێننامەش نزیکەی زیاتر لە 12,000 بەڵێننامە لە سەرتاسەری کوردستان لە خاوەنی پرۆژە وەرگیراوە بۆ ئەوەی کە لە دوجاردا پابند نەبێ بەودە هەتا 12 خاڵی کەم ڕەزامەندیەکەی پێوەرگرتووە لە لای ئێمە ئەو کاتە سزا دەدرێت بە دوواداچوونی بۆ ئەکرێت. لەبەر ئەوە کەیسە یاسایەکان دەکەوێتە کار. لە ئەنجامی ئەمەدا ئەتوانین بڵین کۆی ئەو پشکنینانشکەوە بە دوواداچوونانی کەوا کراوە بۆ دوای پرۆژەکان زیاتر لە 8,000 بە دوواداچوونی بڵکراوە. پرۆژە بۆ سزا درابێت؟ بەڵێ سەرەتا ئەتوانین بڵین ئێمە پرۆژانی کە هەموو قۆناغەکانی دیکە دەبڕێ زۆر جار ئەو گرفتەش دروستە بێ، دەڵێ من هەموو شوێنەکانی دیکەوە بەرهێنان پیشەسازی کشتتوکاڵ شارەوانی ڕێگەی پێداوم ئێوە بۆ ڕێگە نادەن. ئەڵێن لەبەر ئەوەی راپۆرتی هەڵسەنگانی کاریگەری ژینگەی نەکردە. جا خۆشبەختانە لەبەر ئەوەی خەڵکەکە ئێستاکە چۆن دەڵێت تا ڕادەیەک هۆشیاری ژینگەی هاتۆتە ئاراوە و تا ڕادەیەکش خەڵکە زانێت دوجار ئەگە مۆڵەت یا ڕزامەندی ژینگەیت نەبێ مۆڵەتەکانی دیکەش سوودی بۆی نابێ دێن. لەبەرەوە ئەتوانین بڵێ لە کۆی هەر 4 ساڵەکە لە کۆی هەر 4 ساڵەکە نزیکەی 9,302 پرۆژە ڕەزامەندی وەرگرتووە. ئەوانەی کە ڕەزامەندیان وەرنەگرتووە 83 بوون لە 4 ساڵە. کەواتە ئەوە نیشانی ئەوەیە کە وەختێ تۆ 9,302 ڕێگە پێدەیت و 83 ڕێگە پێنادەی ئەوەی ڕێگە پێنەدراوەکە زۆر کەمە. ئەوە نیشانی ئەوەیە کە خاوەنی پرۆژەکان و کەرتی تایبەت پەیوەندیەکی باشیان لەگەڵ حکوومەتە دروست کردووە تێئەگەن ئێستا کە پێویستە سەردانی ژینگە بکەن. بەڵێ مامۆستا لەبارەی
زیادکردنی سەوزایی یەکێک لە شترین گرنگەکان ئێستا بۆ بواری ژینگە زیادکردنی سەوزایە کابینی نوێم توانی چی بکە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت لە زۆربەی کۆڕ و کۆبوونەوەکانە یا لە زۆربەی ئەو پێشانگایانی کە کراوەتەوە کە کاتێک ئەو دیزاینانە دەخرێتە ڕوو پیشان دەدرێ فەرموویەتی دەڵێ ئەوە لە ڕووی دیزاینەوە پێم جوانە و جێگەی شانازیە بەڵام ڕوبەری سەوزاییتان کەمە لەبەرەوە لە مانجی 11/2021ەوە لە نووسنگەی بەڕێزیانەوە نووسراوێکمان بۆ هاتووە وەکو پاڵپشتی بۆ ئێمە هەر کەسێک ناڕازی بێ ئێمە ئەوەی پێ نیشانە دێ کە دەڵێ ینی پاڵپشتیتان هەیە لەوەی کەس ناتوانێت بڵێ جێبەجێ ناکەم تەنانەت ئەو پرۆژانەی کە پێشووتریش جارێ پرۆژە هەیە پێشی دەرچوونی یاسای ژمارەشتی ساڵی 2010 پاراستن و چاکردنی ژینگە پرۆژەکەی کردووە ئێستا کە پێویستی بە ئێمە دەبێتەوە دێتەوە بۆ لای ئێمە بۆ ڕەزامەندیەک بۆ تازەکردنەوەی ڕەزامەندیەک پێی دەڵێن تۆ کاتی خۆی ڕێژەی سەوزایەکە 125 بۆ نەتکردووە ئێستا بێ بیکەی بە چ پرۆسەیەک بەو بڕیار و بۆ پاڵپشتیە بە پرۆسەیە کە ناومان ناوە لە بری سەوز لە بری سەوز ینی چی وەکو بڵێ حاڵەتێکی باشترە لە نەبوون ئەوە لە ناو پرۆژەکەی خۆی 125 بکردایە بەڵام کەنەی کردووە دین لە شوێنێکی دیکە پێیەکەین ئەو شوێنی دیکە کوێیە ئەو شوێنە شوێنێکی ترێکە پارێزراو بێت و ڕوبەری سەوزایەکەش ئەوە نەبێت ڕوبەرە سەوزایەکە بکە و دوجا بڕات و بەجێ بێڵێ خزمەتی بکە کەواتە بۆ ئەوەی خزمەتی بکە ئەو شوێنانەمان دیاری کردووە لە ناو قوتابخانەکان لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ خوێنی باڵا لە ناو زانکۆکان لە کاتێکی تر لە نێو خستەخانە و لە نێو نەخۆشخانە و بنکەکانی تەندروستی لەم شوێنانی کە خاوەندارێتی هەیە بۆ ئەوەی کە بتوانرێ خزمەت بکرێت جا ئەوەش جارێکی تر ئەتوانین بڵێن لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەو لە بری سەوزەی بەو پرۆژانەمان کردووە کە پێشتر نیان کردووە 802,000 متر دووجا بووە 802,000 متر دووجامان پێکردوونەوە ڕێژەی سەوزایی گەیاندە چەند ڕێژەی سەوزایی ئەگەدار بین هەمیشە بڵێن دوو ڕێژەی سەوزاییمانی ڕێژەیەکی سەوزایی کە بەڕێزان لە وەزارەتی شارەوانی بۆمان باز دەکەن ڕێژەیەکی دیکەشەیە لە وەزارەتی کشت و کاڵ ئەو دوو ڕێژەیە لە چیە جیاوازە لەوەی کەوە لە ساڵی 2015 لە ڕێگەی کۆمپانیایەکی بیانیەوە هی وەزارەتی کشت و کاڵ کراوە لە وەزارەتی کشت و کاڵە بە ڕێژەی سەوزایی بە درەخت و دار دەڵێن لەبێ ڕووبەرێک سەوزای کاتێک کە چیمەنمان هەیە چیمەنەکە حساب ناکرێت لەبەرەوە ئەو ڕێژەیەکە لە 12.4 بووە لە سەرتاسەری کوردستان تەمان شوێن هەیە زیاتر بووە شوێن هەیە کەمترە بەڵام کاتێک تێکڕاکەی دەرەکەی لە سەرتاسەری کوردستانە 12.4 بووە لە ئەنجامی ئەم بەردەوامیەی کە ئێستاکە هەیە ئەو ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ لە 180 تەمان زیاتریشی هەیە ئەو هەژدەیە تێکڕایە بەڵ باشە ئاستەما مەسا ئەو ئاستن ماوێتی ئێمە 25 ئەوێ بەلای کەمەوە چەند ترمان پێویستە بکەین بۆی بێنە بەڵێ لە 170 دیکەمان پێویستە ئەو بەچی ڕاستی دەسمانەکەوێت لەبەرەوەی خۆت دەزانی هەمیشە دەڵێن گەشە پێدان بەردەوامە دەبێت لەسەر حسابی پاراستنی ژینگە نەبێت کەوابێ بە چی بکەین ئێمە لە کاتێک خانوبەرە دروست دەکەین ئەو خانوبەرێ ڕوبەرێکمان لێبە بۆی ئێساکە لە پرۆژەکانی حکوومەتی هەرێم کە ڕوو لە بیناسازی ئەەکەین بیناسازی ستونی بیناسازی ستونی تۆ ڕوبەرێکی کەمترت پێویستە بێ لەسەر ئەوەی کە ئاسۆیی بێ لە کاتی ئاسۆیی هەر پێشکەوتنێک ئەنجام بێت تۆ ڕوبەرێکی زۆر ئەەکەی بەچی من تۆ لە کاتێکا ڕوبەرێکی زۆرش قرتاوەکەیت و لەبەرەوەی ڕێگاڵبانت پێویستە بێ و ڕوبەری سەوزایی کەم دەبێتەوە بۆیە پەنابردنە بەر بیناسازی ستونی خۆی لە خۆی هێشێکە لەو خاڵانی کە ڕوبەری سەوزاییمان بۆ زیادەکە لە حاڵەتێکی تر ئەتوانین ڕوبەرێکی سەوزایی زیادکەین بەبێ ئەوەی درەختمان چاند بێ بەبێ ئەوەی درەختمان چاند بێ چۆن چونکە ئێمە درەخت بۆ چێنین بەشێکی لە ڕووی جوانیە و جوانکاری و بەشێکی ئەوەیەکە گازی دوانە ئۆکسیدی کاربۆنمان بۆ هەڵدەمژێ ئۆکسیژینمان دەداتەوە ئێستا لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن ئەو کارەمان هەیە کە ڕوو لە بیناسازی سەوزکەین بیناسازی سەوز چێ وەک بڵێ ئەم بینایی ئێستاکە ئەمە تێداین ئەگە بمانوێ بیگۆڕین لە سەرەتاوە دروستمان بکرداوە لەسەر بنەمایەکی ژینگەیی لەم کاتێک کە ئێستا ڕۆژی ڕووناکە دەرێ پێویستیمان ڕەنگە بە هەندێک لە کارەباکە و گڵۆپەکان نەبووە سوودوەرگرتن بەڵێ لە هەمان کاتیشدا دامانتوانی لە بری ئەوەی کە بلۆک زۆر خراپە یعنی بلۆک لە وڵاتی ئێمە زۆر خراپە چونکە بە زستان ساردە و بە هاوین گەرمە ئێمە دەمانتوانی بە جۆرێکی تر لە بەرد و خشت بەکاربێنین بە جۆرێکی تر لە مادەی جاکار بەکاری بێنین بۆ ئەوەی ئەو زێ چ سار بێت چ گەرم بێ نەچێتە دەر جەباسەکە وەکو دەڵێ بەرنامەیە تا من زۆری قسەی بکەم زانم هەواڵەکانە بەڵام مەبەستم ئەوە بۆ ئەویش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وزە بپارێزین لە ڕاستی لەبارەی سوود وەرگرتن لە وزەی خۆر کابینی نوێم چی کردووە تا چەند توانیوێتی بە سوود وەرگرتن لە وزەی خۆر ڕێگە بگرێت لە بڵاوبوونەوەی دۆمۆکسیدی کاربۆن ئەوە یەکێکە لەو خاڵانی کە ئێمە لە چوارچێوەی عێراقا بەشدارین هەر ئێمە و عێراق 4 ساڵێک هەوڵماندا پێکەوە شتێکماندا هێنا بە ناوی
ئەوەی کە چوونە نێو ڕێکەوتنامەی پاریس ئێمە و عێراق مادەم لە نێو ڕێکەوتنامەی پاریستن ڕێکەوتنامەی پاریس پێمان دەڵێ کوا بەڵگەنامەی پشکدادی نیشتیمانیتان کوا لە ماوەی 21 تا 30 بۆ ماوەی 10 ساڵ دەستورەکەتان لە بواری بە ڕەنگاربوونەوەی یان چارەسەرکردنی گۆڕانکاری کەشوهەوا ئەومان ئامادەکرد بە ماوەی 5 ساڵ لە ساڵی 2021ەوە چۆتە بواری جێبەجێکردن تا 2030 بەردەوام دەبێت لەوێدا باسمان کردو کە هەر وەزارەتێک لە بواری کەمکردنەوەی گازە گەرمکارەکان چێ بێ بکە لە بواری خۆگونجاندن لەگەڵ ئاسەوارەکانی گۆڕانی کەشوهەوا دەبێت چی بکە یەکێک لە وەزارەتانەی کە خۆشبەختانە یەکێک لە وەزارەتانە کە زۆر هاوکارمانە لەم بوارە وەزارەتی کارەبای وەزارەتی کارەبا لە کۆی ئەو بەرهەمەی کە ئێستا بەرهەمی ئێنێ لە سەبتایتڵەکانی ئێوە شاهەیە بەرەو هەنگاوەکانی بەرەو 500 مێگاواتە بۆ ئەوەی کە لە سەرچاوی وزەی خاوێنەوە اینجا چه هایدرۆ بێ ئاوی بێ یاخود بریتی بێ لە سەرچاوی وزەی خۆر نمونەیەکی تازە پێ بڵم کاریگەری چۆنە بێ ئەمە هەموو هەوڵەکانمان لە پێناوی ئەوەیە لەگەڵ وەزارەتی کارەبا ئەم 5-6 هزار مۆلیدەیە هەڵگیرە لە هەرێمی کوردستان کەمە بێگومان زیانێکی زۆری تەندروستی زۆر باشە بێ هەڵبژێت ئێستا نمونەیەک با بڵین ئێستا بڵین لە نێو سلێمانی هەولێر دوهۆک تەنها بازارێکی سنتەرەکە بازارێک کراوە بە پریپەید کە کراوە بە پریپەید بڵێن چی ڕوویدا بۆ نمونەگە سلێمانی وەرگین سلێمانی کە بازاری ناوەندی کراوە بە پریپەید لە مانگی 6 ساڵی پار نزیکەی 315 میلیۆن دیناریان داوە بە 28 مۆلیدە بۆ ئەوەی کە کارەبای ئەو شوێنە بدە ئێستا وەختێکە کراوە بە پریپەید مۆلیدەکان هەڵگیراون کە مۆلیدەکان هەڵگیراون 28 مۆلیدە لە کۆڵبەتەوە ئێستا ئەتوانی بڵێ سیتیەکانیش کەوا وەزارەتی کارەکانی ئێرە و هەولێری سلێمانی هەولێر بوون بە پریپەید ڕاستە کەواتە بازاری بڵین ناوەندێک لە بازارەکانی سلێمانی هەولێر دوهۆک ئەو سەیە لەگەڵ چۆن دەڵێ سیتیەکان ئەوانی پرۆژێ نیشتە جێبوونەکان هەموو ئەو چێ لەگەڵ ئەو سێ بەیەکەوە کۆکەیتەوە 180 مۆلیدە هەڵگیراوە ئەو بێگومان بێتە مای ئەوەی گازی دوانە ئۆکسیدی کاربۆن و میثان و هەموو گازە کارەکانی دیکە کەم بێت بەڵێ مامۆستا چەند کار بکەین لەبارەی خزمەتکردنی ژینگە سەوزکردن لە بەرامبەردا پێویستمان بە ڕیسایکل بلینی شەیە بۆ ئەوەی ئەوانەی کە زیادەن جارتر بەرکاریان لەسەر بکرێتەوە و بە تایبەت پلاستیک کێسا خەڵکی ئێمە چ لە دەبەی ئاو چ سفرەی سەفەری چ پێداویستەکانی دیکەی پلاستیکی زۆر بەکاردێت لە هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان چی کردووە بۆ ئەوەی ڕێگا لەوە بگرێت ئەم پلاستیکە بچێتەوە نێو ژینگە ڕیسایکلینی بۆ بکرێت بەڵێ ڕاستە هاوبەشەکانمان لەم بوارە دوانن وەزارەتی پیشەسازی و بازرگانی لەگەڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانی خۆ دەزانی ئەگەر شەڕی داعش نەبووە لە 2014 جایکای یابانی لێرە کاری دەکرد بۆ ئەوەی لە بواری ڕیسایکلینی ئەو جارێ ئێمە ئاوێکی زۆر بەکاردێنین ئاوێکی زۆریشمان بە فیڕۆ دەچێت لە پاش فڕێدانی ئەو هەموو ئاوە زۆرە بەڕاستی زیانێکی زۆرمان لێکەوێت ئەو پرۆژەیە کە ئێستا دەستی پێکردوێت و ئێستا نایانی ماوەی ساڵێک زیاترە ساڵ و نیوەک زیاترە جایکە هاتۆتەوە و کاری لەسەرەکە بۆ ئەوەی هەموو ئاوەڕۆی هەولێر سەرەتا و ئاوەڕۆی شارەکانی دیکە و دوهۆکیش ئێستا کە کاری لەسەر کراوە ئەمە بەکار بهێنرێتەوە بەوەی کە پێی دەوترێت گرەی وۆتەر ببێتە ئاوێک کە بۆ کشتتوکال بەلایکەمە بەکاری بێنین ئاوی خواردنەوە بەکار نهێنین بۆ کشتتوکال لە بواری ڕسایکلین لە مادەی دەیەم لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بۆ وەزارەتی شارەوانی ئەوەی داناوە کە پێویستیمان بەوەیە ئێمە دوجار ئەم 8,000 تەنە لە زبل و خاشاک ڕۆژانە فرێ دەدرێ ئەمە سەروەتە لە ڕاستیدا ئەمە سەروەتە ئەگەر چی تا ئێستاش نیوە زیاتری ئەمەی کە فرێ دەدرێ بریتێ لە خواردن و خواردەمەنی بە شەکەیتری مادەکانی دیکەیە ئەوە لە ڕاستیدا هەوڵەکانی وەزارەتی شارەوانی بەرەو ئەوەیە کە ئیدی پرۆسی ڕیسایکلین لەگەڵ چەند کۆمپانیایەک و لەگەڵ سەردانی وڵاتانی دیکەشیان کردووە کە ئەوە دەستی پێ کردووە بەڵێ مامۆستا باسمان لەوە کرد کە چی کراوە بەڵام پێویستە چی بکەین بۆ داهاتوومان ئەوەی کە گرنگت بابەشێک لەوانش بڵێم ئێمە ڕاستی بۆ ئەوەی هانی هاوڵاتیانی خۆمان و قوتابیان کار لەسەر حکوومەت نیە خەڵک ڕاستە ئێمە یەکێ لەو خاڵانە کەرتی تایبەت لە ڕاستیدا ئاشت بووینەتەوە لەگەڵ کەرتی تایبەتە بۆ ئەوەی کە کەرتی تایبەت لەگەڵ حکوومەتە چۆن نەڵێ ئەرکەکان جێبەجێ بکەن ئێمە لە ساڵی 2010ەوە دەرچوو ژینگەمان هەیە لە زانکۆی سەلاحەدین بۆ نمونە بڵین ئێستا لە سلێمانیش کۆلێجی زانست بەشی ژینگەی کردوتەوە ساڵی داهاتوو دەرچووی دەبێ دوهۆکیش ئەم ساڵ دەرچووی دەبێ زاخۆ ئێمە چیمان کرد هاتین ڕێزامەندی ڕێزدار سەرۆکی حکوومەتمان وەرگرت لە 6/1/2022 پاشان ڕێزامەندی پێداین لە وەقایع بڵاومان کردەوە کە دەرچووی ژینگە دادەمەزرێنین بە موچەیەک یان هەلێکی کاری بۆ دەدۆزینەوە لە کەرتی تایبەت وەکو چاودێر بۆ ئەوەی چاودێر وێ بەسەرەوە نێڵە زیانی لێ بکەوێ و چۆن دەڵێ
چۆن دەڵێ سەرپێچی بکە ئەگە سەرپێچی بکە زیانی زیاتری لێکەوێت بەڵام وەختێ بە 500,000 و زیاتر دای دەمەزرێنێ لە لای خۆی ئەبێتە چاودێر بەسەریەوە زیانەکانی کەمترە کاتۆ چونکە ڕێنمایەکانی پێ دەڵێ ئێمە لەو ماوەی ساڵ و نیوەیە دەستمان پێ کردووە ئێستاکە نزیکەی زیاتر لە 125 دەرچووی ژینگەمان دامەزراندووە لە هەمان کاتدا ئەو راپۆرتی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی کە بە کرچووکاڵی دەکرا لە کەرتی دەرەوە جاران ئێستاکە لە ناو فەرمانگەکانی ژینگەدا ئەنجام دەدرێت لە 165 ئەچێ بۆ حکوومەت و لە 135شی وەکو هاندان بۆ فەرمانبەرانی خۆمانە ئەمە وای کردبەوەی کە لە پێشی ئەم حاڵەتە ئەتوانی بڵێ داهاتی دەستەی ژینگە داهاتی دەستەی ژینگە نزیکەی 208 میلیۆن دینار بووە لە ساڵی 2019 لە سەرەتای کابینەکە بەڵام ئێستا چۆتە 800 میلیۆن دینار مانای چوار ئەوەندە زیادی کردووە لە ماوەی ساڵ یەکەم تا ساڵی چوار بەڵێ ماوەسا چیتان کردو لەگەڵ هەمانجی لە ناوەندە زانستیەکان و زانکۆکان لەگەڵ ناوەندە زانستیەکانە پاڵپشتێکی باشی ئێمە ئەوەی کە پێی دەڵێن MOU ئەوەی کە پێی دەڵێن باڵێن مزاکەرەی تەفاهم پێدەوتە یاداشنامەی لێکگەشتن یاداشنامەی لێکگەشتنیان لەگەڵ زانکۆی کوردستانە ئیمزا کردووە کە ئێمە لە هاویندا قوتابیەکانی ئەوان دێنە فەرمانگەکانی ژینگەی ئێمە بۆ ئەوەی کە لە قۆناغی سێدا چۆن دەڵێ جۆرێک لە پراکتیک لە بوارەکەی خۆیان بکەن لە بوارێکی دیکەدا ئێمە بۆوان دەڵێن ئەم پرۆژانەی ئێمە ئەنجامی دەدەین تۆژینەوەی زانستیمان پێویستە ئەوان بۆمان ئەنجام دەدەن مختبەرات و چۆن دەڵێ تاقیگەکانی ئێمە لە خزمەتی ئەواندایە لەگەڵ زانکۆی سەلاحەدینی شا بە هەمان شێوە ئیمزامان کردووە فەرمانگەی ژینگە سلێمانیش لەگەڵ زانکۆی سلێمانیدا یاداشنامەی لێگەشتنی ئیمزا کردووە ئەو یەکێکە لەو خاڵانی کە دەیبینی ڕەنگە سبەی یا دوو سبەی ئێمە سێ یەکەمەکەی ژینگە لە زانکۆی سەلاحەدین خەڵات بکەین و ڕێزلێنانیان بۆ بکەین و لە هەمان کاتیشدا لە زاخۆ ساڵی داهاتوش دەستێمانی بەڵێ مامۆستا باسمان لەوە کرد کە بۆ داهاتوو چ پلانێکەیەک ئەنجامی بن بۆ زیاتر سەوزکردن بێ یان بۆ بواری ڕیسایکڵن بێ هەرچێک بێ کە خزمەت بە ژینگە بکات پلانی داهاتوو لە 21 دوازدەی ساڵی 2022 ڕێزا سەرۆکی حکوومەت ڕەزامەندی پێداین لەسەر پلانی داهاتوو لە ژێر یەک تایتڵی گەورە و ناونیشانێکی گەورە ئەوش بریتە لە چی کەمکردنەوە و خۆگونجاندن لەگەڵ کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوە ئەگەر تەماشای وڵاتان کەی وڵاتان وەکو ئێمە وەزارەت و دەستەی ژینگەیان هەبوو بە سێرەکەین زۆربەی وڵاتەکان ناوێک ناوەکەی دەگۆڕن دەڵێن وەزارەتی ژینگە و گۆڕانی کەشوهەوە ئیمارات قەتەر هەموو کردیان بە وەزارەت البیئە و تەغەیر المەناخی وەک بڵێ ژینگە هەوی بەلایە گۆڕانکاری کەشوها بەلایە سەرنجام ئەوەی ئێمە دامەنە و چوینە ئەنجومنی وەزیران و بە ئامادەبوونی وەزیرە بەڕێزەکانە ئەو راپۆرتەمان بۆ خوێندنەوە جەنابی سەرۆکی حکوومەت پشتگیری کردین و داوای لە هەموو وەزیرەکان کردکەوە ئەو ئەنجومەنەی هەیە بە ناوی ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە کە سەرۆکی دەستەی ژینگە سەرۆکایەتی دەکەوە بەڕێوەبەرێکی گشتی لە هەر وەزارەت و دەستەیەک تای ئامادە دەبێت و دوو مانگ جارێک کۆبوونەوەمان دەبێت لەو دوو مانگ جارەدا پێیان دەڵێن وەزارەتی ئێوە ئەمە ئەرکەکانێتی لە داهاتوشدا لە دوو مانگی داهاتوو دەڵێن ئەو ئەرکانە کامی جێبەجێ کراوە و کامی جێبەجێ نەکراوە هەر بە هەمان شێوە ئەم گۆڕانی کەشوهەوای ئەمەی بدە ئاستی جیهان چۆن دەڵێن نەوت ئێمەی خستە سەر نەخشەی جیهان لە هەمان کاتیشدا ئەتوانین بڵێن کابینەی نۆ لەو کارانەی کە ناوازە بۆ کردی کابینەی نۆ هەرێمی کوردستانی خستە سەر نەخشەی جیهان لە بواری گۆڕانکاری کەشوهەوە لە سەردانەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەوەی ئێستا ئێمە لەگەڵ UNDP و لەگەڵ UNEP و لەگەڵ WFP و لەگەڵ GIZ ئەڵمانی و لەگەڵ UKAID و لەگەڵ USAID و لەگەڵ هەموو ئەمانە ئێستاکە ئێمە لەگەڵ دەستەی وەبەرهێنانە 350 پرۆژەی سەوزمان ئامادە کردووە ینی بە کەرتی تایبەتی ئەو وڵاتانە دەڵێن ئێمە وڵاتێکین داوای یارمەتی ناکەین ئێمە وڵاتێکین خۆمان بە فەقیر نەزانیوە ئێمە وڵاتێکین بڕوامان بەوە بەرهێنانە پێیان دەڵێن ئەوە کتێبێکە ئەوە نووسراوێکە 350 پرۆژەی سەوزی تێدایە بەمانەی ڕێبەری وەبەرهێنانی سەوز گرین ئینڤستمنت ئیندێکس ئەوە هەر کەسێک لەو قونسڵخانانە سەردەمانکەن هەر کۆمپانیایەکی بیانی سەردەمانەکە ئەوەی پێ ئەدەین تاوەکو لە ڕێ ئەوە بێت ئەو پرۆژانە لە هەرێمی کوردستان ئەنجام بەڵێ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکنی ژینگە لە ستۆدیۆ ئامادە بوویت سپاس بۆ کاتی بێمەتەندا مامۆستا خۆشحاڵم سپاس دەکەم